کاتەتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرچەیەکەن کامەرانم لە بەرنمەیەکی نوێی هاوڕێی تەمەن پێتان شاد دەبم. پەیوەندی نێوان مرۆڤ و ئەسپ گەلە دێرینە بەپێی دۆزینەوە بابلیەکان ڕەوە ئەسپە چێویەکان لە باکوور و ڕۆژهەڵاتی بابلەوە بوون کە دەکا کوردستانی ئێستا بە ناوی گوێدرێژی چیایی ناوزەت دەکرا. بەپێی نووسینە میخیەکان پاشای ئاشوری سۆمەری شۆلکی کۆمەڵەکی ڕام کرد تەوێلەی بۆکردنەوە میراخۆڕی بۆ دانان. خۆشحاڵم ئەم شەو میوانداری کۆمەڵە ئەسپ سوارێکی دێرین و جوامێر بکەم تا بەیەکەوە بە دەفتەری یادەوەریەکان دابڕۆین. بەخێر بن. خۆشحاڵم بە میوانداریکردنی مەلا عەلی ئەسپ سواری دێرین، کاک ئەحمەد ڕەشاد میران سوارچاک، کاک ئەحسان جانباس سوارچاک، کاک مستەفا دزەیی سوارچاک. بەخێر بن. مامۆستا مەلا عەلی لەکنە تو ڕادەست پێ دەکەین. فەرموو. بەس بڕۆخە گوێم لێ بێ. بەڵێ لە لای تو ڕادەست پێ دەکەین. فەرموو تێدەگەم. ئەتوو سوارچاک بەڕێزە سوارچاکێکی دێرینی. بەڵێ. جاران خۆشتر بوویان ئێستا؟ وڵاهی جاران خۆشتر بوو. بەڵێ. جاران. باسم لێ. دەزانین مەسەلە جواران هەمووی مەسەلە کە دەها سوار دەهاتە سوار. مثلا هو پیاوی زەری و پیاوی جوان بە قیمەت دەزانی چییە؟ مە ئێستا هەمووی منداڵ و خۆش نەمایە تشتەکە. باشە کوو بوویە سوارچاک؟ کوو سوارچاک. سوارچاک ئەو سوارە بوو مەسەلا دەزانی ئەو وڵاغە چی دەوێ بڕۆندە لە خەزە غاردان و تشتی واوە نیە؟ بەڵێ. ئەتوو کوو بوویە سوارچاک؟ ئەمن لە سوار. ئەمن بەخۆم وڵاغ لەبرە من ئارەقەی نەدەکرد. چەندی غارم بدا بە کە هەندم غار دەدا کە ماندی دەبوو کە ماندی دە و بەڕک بە ڕۆیشتن دەڕۆشت وم نەدەکرد ئەو وڵاغا لە بنم ئارەقەی بکە ماندی ببی. دووەم بە حەیاتی خۆم لە ناو بەردی چەقەی نەڕۆیشتیمە. سکو بنی پێی ئەو وڵاغەی گۆشتە ئەو بەردە ڕەقە لە بنی پێی دەچەقی ئەو وڵاغە گۆت دەبی. لە سەقی ڕێژ نەڕۆیشتیمە لە ڕێ ڕەقیش نەڕۆیشتیمە ئیلا شوێن دەرێ پەرێز بە شۆ بە خەرتە بە ئەلۆ نەعاجەیە دەڕۆیشتم وەبی ئەو وڵاغە دەستی گۆت نەبی. سکە بنی پێی ئەو وڵاغەی بنسمەکان گۆشتە. گۆشت. باشە ئەتوو عمرت چەند بوو لە هەڕەتی لاویەتی وەبزان بوویە سوارچاک؟ بەرێ. لە هەڕەتی لاویەتی بوویە سوارچاک؟ والله زين سو من او من ابو امن كهر بفكر مهاتي لسه بشتي ولاغي بوما بله سكو بابم حاسب ولاغي هبوا بله بابم هر ولاغي هبو بخول دشتي من دشتي بون ولاغ ما هبو بابم بخوي سوار بو اذا مش حسوار بو انه حسوار هم كذا او زيني بابم سوار بو استاج مايتم استاج مايتم كرديه حسيبه استا سوار تاج طاقتي سوار تاج ما الحمد لله والله ما شاء الله شان بشاني او كنزانه دروم ان شاء الله. ما شاء الله ما شاء الله ما شاء الله. الحمد لله. انا والله لو سواري الحمد لله باشم. قلب الصافي. كيفم لقريدي سواري جوانيش مزور خوش دەوێ. دێمەوە کنت باسی یادیاریەکان لە کۆڵانی عارەبانیش دەکەین. ئەرێ کاک ئەحمەد ئەوڕۆ سەرکۆتی. ئەرێ واڵە. وتم با ئەوڕۆ جیاواز بم جەنابشت جیاوازی ئەوڕۆ. بەڵێ سوپاست دەکەم. کاک ئەحمەد بەپێی دۆزینەوەکان تازە و ئاگالێ بۆم باسی چم کرد. وە بزانم بەڕێزت هەندێک توێژینەوەت لەسەر ڕەسەنەکان و ئەسڵەکان کردیان زۆرەکان ڕەگەزەکان. جگە بە شێوی عام باسی ئەسپی بکەین. یعنی ئەسب یەکێکە لە نیعمەتە گەورەکان کە خوای تەعالا لە بۆ مرۆڤی ڕسخاندیە. سوێندی پێ خواردێ لە قورئان. هەم لە قورئانیش هەم لە حەدیثیش ینی ناوی هاتیە. ئەگە ئەوڕێک لە مێژوو بدەینەوە دەبینین بەپێی قۆناغەکانی مێژوویی دەبینین ئەسب بەکارهاتێت لە جەنگەکان و هەروە ئامرازێکی گواستنەوە بووە کە مرۆڤ بەکاری هێنا بۆ بژێویژان و ڕاوشکاری بەکاری هێنایە. ئەگە ئەمڕۆ تەماشا دەکەین دەبین ئێستا لە بواری وەرزش و پێشبڕکێکاندا بەکاری هاتووە. ینی مجتەمەعی ئێمە خاستەن با بڕێن لە هەولێرش دەبینی چەندین خوڵ و سەنتەر و فێرگە کرایەوە کەوا خەڵک ینی ئارەزۆکی زۆری هەیە لە بۆ ئەو خولای فێربوون ئەسپ سواری. بەنسبەت ئەسپەکانیش عادەدی ئەسپەکان بە ملیۆنا ئەسپ ینی دەژمێردرێ. بەڵام ئەوەی کە زۆر باوە ئەسپی عەرەبیە و ئەسپی سۆربرێتە کاگەسان لە ئەسپی عەرەبی معلوماتی زۆر باشترە و بەنسبەت ئەسپی کوردیش ڕەسەنی ئەسپی کوردی لە دەگەڕێت لۆ 5,000 سال پێش ئێستا لە شاخەکانی کرماشان هەتا تابلوی نەخشێنرایە ئێستاش مایە ئاسەواری مایە وەکو با بڵێن ئەسپی کوردی
ئەو ڕسمێکی ئەو ڕسمانە چی های کوردیە چی های عەربیە؟ ئەوەی لای من کوردیە ئەو کەوێتە قاپڕەشە بەڵێ ئەو شەیەکەش عەربیە. جیاوازیان هەیە طبعا لە هەیکەلی لە قەپۆزی لە بەڵێ ئەسپی کوردی ئەوەی کە جای دەکات و ئەسپەکی تۆکمێر و ناوچە شاخاوەکان بەکاردێ ئەو دەستەکانی زۆر بەقوەتە و ملی کورت و ئەستورە و کلچیشی زۆر جوان هەردەگری. خۆشببختانە ئێستا لە ڕۆژهەڵات برادرانی بۆکان کە ئازادێک بەرپول خەریکە شوناسنامەشان لە بۆ دەردێنی تەوزیعش کرانە ئەسپی کوردی لە بۆ سێ تیرە جاف و ئەفشار و سنجابی ئەوەی کە ئەسپی کوردیە و ئیشاڵە بتوانن لە دەرش فەحسی DNA هەیە لە بۆی دەکەن وەکو پیدەگیری بەکاربێنن کەوا ببتە ئەسپەکی معتەریف. تۆماریان کردیە باوەچی سەجی خانخال لێمان نەڕوە بەڵێ وەکو ئەسپی پشدەری ئەسەی پشدەر باوەچی ئەو لێمان نەڕوە. وەڵاهی ئەم شتێکم جێرێ بە ئالەساس لە مەتحەفەکان خینی سەجی پشدەری ناسرایە بە کوردی. بەڵێ 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 چکە لە دۆزینەوە بابلیەکان و ئاشوریەکان بە باسی سەجی کوردی دەکا گوتی و کە ئەوانش بەشەکن لە قەومە کوردیەکان. ئەو زار ئەو تەوزیعاتێک لە بۆ جەنابەت ئەو تابلۆیی کە لە شاخی کرماشان نەخشێنرایە نفسی ئەسپی کوردی کە ئێستا لە ڕۆژهەڵاتەیە لە حەزم و لە شێوە لە شکل دەترسێم ڕۆژێک بێ ناوی ئەسپە کوردیەکانیش وەچی ناوی کانگالەکان بگۆڕێ وەکو ڕاست مادام کاریان لەسەر کردی بەری ئەو خۆشبەختانە و برادران ئیش لەسەر دەکەن و خینەکەشیان ناردیە لە بۆ ئەمریکا ئەوانە ئیشاڵە کاگەسان ئەمە بین بەڕێزت لە بنەماڵەی جانبازی ینی مێژوەکی دێرین لە مامەڵە لەگە ئەسپ و لە ئەسپ سواری لەم باسکە هەندێک یادەوەریەکان ئێمە لەقبمان جانبازە جانباز یعنی چ؟ جانباز واتای کاتی خۆی ئەوانی خانیان هەبووە ئەسپیان ڕاگرتیا کڕین و فرۆشتنی ئەسپیان کردیان سەودایان پێکردیا بەزەبت کڕین و فرۆشتنیان پێکردیا سەودایان پێکردیا یاخود ڕاگرتن لە کنیان خانیان هەبووە مەسەلەن کابراایەک مسافر بووە هاتە ئەو شارەی ئەو کاتی خۆی بە خۆت دەزانی چەند سەد ساڵێک پێشێستا هەفتا ساڵێک پێشێستا خەڵک ئاچووی بە ئەسپی بووە کە داهاتەیەکوانە وەکو فندقی ئەسپی با بڵێن پێیان دەگۆ خان ئەو خانە ئەوانی هەیان بایە پێیان دەگۆ جانباز ئەو جانبازانە با بڵێن کە خانیان هەبوو خەڵکێک ئەسپی لە کنیان ڕادەگرت کڕین و فرۆشتنیانی لەکن دەکرد مەسەلەن دایان کڕی و دایان فرۆشتەوە بەوانە دەڵێن جانباز یعنی ئەوانی مختص بووینە بە ئیشی ئەسپی کاتی خۆی پێیان گوترا جانباز مامۆستا عەلی زیاتر شارەزای لەو بوارەی کە هاتووی وێندەری زۆر کردیە و دایان ناسی و ئەوانە جا یەک لە لەقەبی مە مەسەلەن جانبازە بۆ باپیرانمان ئەویشی کردیە دیارترینیان ئەگەر بەبیرت بێن بزانین ئەمن ئیبراهیم جانباز دەکە باپیری من خانی هەبووە خەسرۆ جانباز دەکە ئامۆزای ئەوانە دیارترینی هەولێرینە بڵێ ئەوانە هەم ڕایان گرتیا هەم ئاگاداری بووینە هەم سەودایان پێکردیا بزەبت هەتا بۆ ئاخریانە بەڕەحمەت بێ مام خەسرۆ خانی مابوو هەتا خان مابوو لە بازاری نیشتیمان لە تاجیلی خانەکەی هەر مابوو هەتا تێکچوو کاتی تێکچۆیشتە لە تەمەەن یانی ئەوە بوو ئەگەرنا هەتا بۆ ئاخیرەکانی خۆی بێزگەلەوەی کاکسان ئەکەدیەکان لە زمانی ئەکەدی کۆن بە ئەسپە کوردەکانیان دەگۆ سیسۆ سایس لە عەربی سایس کەوی ئەسپ ڕادەگری و میراخۆرە لەو ناوەی وەرگیرە ینی بزانە ئەمە ئەوەی تاریخیمان هەیە کاک مستەفاوە بزانم ئەنگۆ هەندێک ڕێکخرا و شتیواشتان هەیە لەو بوارەی بەرێ ڕاستە ئێستا کە لە هەولێرە چەند ڕێکخراوەکەیە بەس مۆزوع چیکاگ ئەحمەدی ئەسپی کوردی باس کرد پێم خۆش بوو هەتا ئێستا لە ناو فارسان ئەسپی کوردی هەر بە نەژادی کوردی ناوی دێتن نەیانتانێ دەستکاری بکەن زان بخواانەوە ئەچان دروست کردی میران بەس نازان وڵایەتی پێدەنەوەم درە شۆرش لەکوێ بەس کوردیەکە هەتا ئێستا نەیانتانێ دەستکاری بکەن چکە ئەنی ڕەسەنە چی تایبەتە ڕەسەنە چی تایبەتە دەژناسرێت لە ناو هەموو ئەسپماینە چی دیارە دەناسرێتن شکل شێوەی فەرقی ناتوانن بەسەران تەشبیهی بکەن بە شتێکە کاکەسان عەفوان ئەتوە لە عەربیەکەی دەزانی ینی تایبەت لەگە عەربیەکە مەسەن عەربیەکە ملی باریکترە پێی سیفاتی عەربی چەند سیفاتێکی تایبەتی خۆی هەیە ئەسپی عەربی ئەسپی عەربی یەک لەو سیفاتانە تۆزێک ئەسپێکی حەڕووک و عەسەبیە یەک لەوانە ئەوە سیفەتی یەکەمی سفەت دووەمی وەکو هەیکەل و جوانی سەری ئەسپەکی مەسەلەن سەرێکی زۆر جوانی هەیە نێوچەوانی قۆرترە وەکو هیچ ئەسپەکی ئەوەی دنیای نیە مەسەلەن کە زۆر برێتە کوردیە ئینگلیزیە هەر ئەسپەچکە تورکمانستانیە ئەسپی عەربی جیاواز لە هەمووان بە شکل و شێوە دەناسرێتەوە چۆن مەسەلەن سەرەکی زۆر گەورەی نییە سەرەکی وەسەتی هەیە زائیدەن چاوەکانی گەورەتر جوانترە زائیدەن نێوچوانی قۆرترە پێ دەڵێن فەناسی دەبی
کونە کەپووی فەرقی هەیە نەناو کونی کەپووی سێ ئەوەی هەیە وەکو تەنفیز ئەسپەکانی دوی هەیە ئەسپی عەرەبی سێ هەیە وەچی فلتەریە زیاتر سارد دەکاتەوە خۆی سارد دەکاتەوە لە غارێ چونکە ئەسب عادەتی وایە بە دەوی هەوای وەرناگری بەس بە کەپووی بەس بە کەپووی ینی ئەگەر کەپووی بگیرێ هیچ ئەوەی نامینێ نەفەسەکی نامینێ ئەو کەپووی لە دوی ژۆرێ ئەسپی عەرەبی سێ کونی هەیە لەوەی چبێ تەحملی زیاتر بی لە ڕۆیشتن ئاوایە زائیدەن درێژی ئەسپی عەرەبی فەقەراتی کورتترە تاوەکو لە ڕێە ئان تەماشاکە ئەگەر شتێک بڕک گەورەتر بی زیاتر هیلاک دەبی ئەسپی عەرەبی بڕک کورتترە هەتا مەدای زیاتر بۆ بڕی لە جوانیش یعنی یەک لە ئەسپە جوانەکان هەڵبژێردرایە لەسەر ڕووی زەوی یعنی هەتا نەک لە عەرەبستان مابرێن لە خەلیج هاوشانی نییە لە هاوشانی نییە حتا ینی لە ئەوروپا و لە ئەمریکا و لە کەنەدای یعنی شتێکی تایبەتی بۆ دانرایە دەسۆش کاک مستەفا ئەمە باسی ڕێکخراوەکەمان کرد بەڵێ قوربان ئێستا چەند ڕێکخراوەکێ لە هەولێرە جارانە تا ساری 2010 یەک ڕێکخراو هەبوو بەس لە پاش 2010 سوارتاچی برایان دامەزرا سوارچاچی برایان ئەو ڕێکخراوی سوارتاچی برایان دامەزرا لە پاش ڕێکخراوی سوارتاچی برایان یەک دوو کۆمەڵە و گروپی تکەش دروست بووینە ئێستا کە هەر ڕێکخراوە چالاکی خۆی دەکاتن سارانە ئەوجا کەرنەڤاڵتان هەیە کەرنەڤاڵمان هەیە برێن لە هەموو مناسەباتە کوردیەکان لە نەورۆزان لە ڕۆژی ئاڵە نیشتمانیەکان بەشداریمان چێ دەکەن مەسەلەن ئەسپە سواری و بەرز ساری ڕابردوو سیباقەتی زۆر گەورەمان کرد لە هەولێرێ ڕێکخراوی برایان بوو پێشبڕچەیەکی سورعەتی و برێن غاری سەریا لەسەر ئاستی کوردستان زۆر گەورە بوو شتێکی زۆر باش زۆر بەڕێ کوپێکی نەجاعەتی هینە ینی بەڕێ کوپێکی بەڕێوە مابرد 5 شەوت بوو ئەدایدی کۆڕ و کۆبوونەوە دەرچوونی دەشتێشمان زۆرە برێن بە جەماعی خڕ بە سواری دەردەچن بە ئەسپی دەردەچین دە سبێنێ هەتا ئێوارەوە چالاکیانەشی هەیە ڕێکخراوەکە مام عەلی بێنەک نەتوو چۆن مامەڵی لەگە ئەسپی ڕام نەکراو دەکەی یان ئەسپی شێت دەکەین ئەوە لەگەر ئەسپی کو ئەسپی ڕام نەکراو یعنی یەکێک ئەسپە نەکراوی یعنی فێرە پشت نەکراوی فێرە پشت نەکراوی کو فێرە پشتی دەکەی بەرێ ئەوەل جار وەختی خۆی مەسەلە ئەو وەسپای دەبێ بڕۆکەک زەعیف بکەی نابی بە قۆز کاگە قووەتی بکەی قوتی بەوی ناشی ناش ئەسب بە قووەتە هەگمەچینە بە قووەتە قوتی ئەوەندا ئەسپەی هەیە دەبێ بڕێک ئەو ئەسپە زەعیف بکرێ کە زەعیف دەکرێت دەیهینی لەگەر داشی یان بڵاغەشی کە ناسیبی بیناسی یەک سوار دەبی ئاتوش سواری سەر پشتی دەبی ئەو دوسێ تشت بە سێ تشتەیە هەیە مەسەلەن کو جەرەوی جەنجەر جەرەوی تێک دێخن جەرەوەکان یان جۆت بەلەغای بە زنجیرەکان تێک دەکشێت ئەو لاغێ لەگەرەوی تێکەردە چێشی وەبی ڕانە پەڕی سوکاویت کە قەدیمە فێرە ڕناپەڕی ئەویت کە ئەگەر وەچنی وای بێت میشنە ڕاپەڕی کاپرای بفڕێنی بەریدات جوان ئەمە ئەو لەگەر ئەوەی ئەگەر وهارێ بکەی سەبرا ئەوە دەبێ سوار ببی سوار ببی دەژێڕی لە ناوەرد و شۆیان نابی لە بەیاری بی نابی لە ڕێیان بی دەبی چێندەری وەرد بی شۆبی لە بۆ ئەوەی شاخاوی گەورە بی جوان سوکە ئەگەر وەچنی لە ڕێیان بی هیچکە ڕۆ دەبی شاخاوی گچکە دەبی سوار شان و ملی دێ ئەگەر شاخاوی گەورەبی نەرم داوێ جوانە ئەگەر وابی هەروە عادی دەکوتی ئەگەر لە ڕێی ڕق فێربی فێرە ڕۆشتن بی ئەوزە لە گەرەوەی دەینی بە مروری زەمان ئەوزە وەچنی ئەگەر مانگە کە دوو مانگە سێمەکە ئەوزە ڕۆژە دوایەکە دەبی لەوەکەی بکەیەوە لە ڕاغەکەی وەشی دوستی بینەکەی ناتوو برد لە ڕاغەکەی دەکەیەوە ئەوزە دوایەکە ئەوە تقریبان برێن پازە مانگە ئەوە هەروەها ڕۆینە هیچیت کەی پێ ناکەی بەس ڕۆینە پاشی مانگەکەی سەبرا نەرمەغارش پێ دەکەیت لەگە وڵاق لە تەنیشتەوی دەڕوا ئەوها پێکەوە دوایەوەلی دی ڕێک بە پێش دەکەوی یان ڕێک بە پاش دەکەوی حتا فێربی بە تەنێ فێنیان دەی بۆ شێوەی فێرە پشتەبی جوان هیچ زارێک هەبووە مەسەلەن چێشت لەگەر دروست بووبی یان ئەزیەتی دابی کوکۆ هیچ ئەسپەک ئەزیەتی دای ئەمن ئەری وەڵڵە ئەو پەنجانم هەمووی سەقەتە کالۆم بژێرەوە بەری دایەوە ناوەڵڵە ئەوها ئەمنەبی دەوی خۆی ڕاتە ملی ڕادەتی شێر مەسل ڕام دەشێ ڕانێدش لە وەختەشە ڕای دەخشاوەوە کە دەخشاوە ئەو پەنجانە ئێستاوانم ئەوەم سەقەتە ئەوەم سەقەتە ئێرەشم سەقەتە
ئەوانە هەمووی سەقەتە هەموو دەست ئەتوات نالێ سوار حتە نەپەڕی نابتە سوار ئەتوش نابێ بڕگەزیەتی بخۆی تا ببیە سوارەی چاک ئەخەدەنی هەتا نەپەڕی نابێت ئەدی وە دەلێ ئەسب سیفەتێکی هەیە ئەگەر بە ڕوخسەتی مامالی دەرەم ئەسب سیفەتێکی هەیە قووەتێکی هائیلی هەیە تۆ هێزەکەی هیچ شتێک ئەسپینە ئەسب ئەگەر لەگەری بەهێدوو بڕوو ئەو دەکرد بە هودوو دێ بەس ڕچی لە تووڕێی دەبی ململانەی نابی لەگە بکەی نابی لەگەری بکەی چکە تۆ لەگەریشکی پێی ناوەسی کچێ بە ئەسپی دۆسی بە قووەت ماشینە بە قووەتە لە قووەتە ئەوەندە ئەسپی ئەسب بە قووەتە ئللا چێ مەسەلە خۆی عادەتە ئێستا من ئەسپەکەم هەبوو گازم دەکرد عەبدۆ دەهات چکولێتەکەم دەدایە ئەوە نایە بۆ عەبدۆ ناوی عەبدۆ بوو مەسەلە لە شوێن دەرێ بە گازم نەکرد عەبدۆ دەهات ئەوزا قەسپەکەم دەدایە خۆی عادەت ئەو وایە هەر کەسێک بستەکردمانی خۆی وڵاغی خۆی شیرناتی بدات بەدەست بەتاری نەچێت بەدەست بەتاری ئەگەر هەر نەبی کەرتە سێوەکت لە بەرکردداوری زۆر ئەساس دائیمان متود حەزی لە جێزەری یان مەسەلە لەغاو کە لە دەوی دەکەی بە عەسەبی نابی دەبی بەس بەهێدی ئەو لەغاوە ئەگەر وەشینی ئەوزە ئەوانە ئێستانە ئەمە دەنێن پۆلیسی وەخی ئمە کوردی بوو ئەمە کورد ئێستاش هەمە لەغاوی کوردە چکولێتەکەم لەزەرێ ئەو جێەکەی دێ ناوی دەستە بن مەراشووی وەبی جێ کە دەوی دێش کە لۆم دەبن لەبەر ئەوەی دەزانی چکولێتی پێ دەی خۆی بەش دەکردەوە دەی خۆی خڕ نەدەکردەوە بە ئاسانی لەغاوەکە دەچۆناودەی زۆر دەستخۆش کاکمەت هیچ زار توش کێشە بووی لەو شتەی مەسەلەن لە ڕامکردنی لە پشتکردنی هەیەزانی بکرد ئەسپەک شتێک بکە ئەزیێتت بدا بەڵێ عادەتەن ئەو سپانێک کە تازە پشت دەکری هەتا ساڵێکی سوارێکی زۆر خۆشی بەدی تو نادا ینی زاروی علاگەکە تێرێک دەفری ئەوە لە بن دەڕۆتەوە بەریا لەو حالەتانە زۆر زا بەردەبیەوە و بەریش بووینەوە کەس نییە بەرنەبی نالێ ماتە نەپەڕی دەبتە ئەوانی ئێستا لێرە دانیشتینە مام عەلی لەمە گەورەترە ئەوە هیچ ناڵێم بەس ئەوانی لێرە دانیشتینە ئەمە و برادرانی خۆشمان هەر هەمومان بەربووینەوە بەسەراتە خۆشمێ مامستانش قسەی دەکا دوانم هەینەکم هەبوو ئێستا ژمایە ئیتو ناوی نەبوو عەبدۆ بیوەچیمە من ناوی تۆپراکە تۆپراک ئەنی خۆر بە تورکی ئەم سواریم بەوی دەکرد تازەمان هینابەوە داکەکەشی ناوی شازەمان بوو کاک ئەحمەد سواری پێ دەکرد مایم بوو بەرێ وەختایە چی بووە دەرچوون زۆر قەرەبارق بوو لە ڕایە بوون وەڵا گوتانەها چێر شکاستە پێکۆ دەڕۆیشتین ئەو ڕۆی ماینەکەم نیش تازە فێرە پشت بوو ئەوە نەبوو یەکسەر غاری پێ بدەی و لەگاش پماین گێڕی پێ بگۆڕی و یانشتیوە بەخوای بڕێک ڕۆی ئەوە ئەمنی بەجێ هێژ ماینەکەی من ڕانەوەستا هەر پەڕی سەری زۆر دەینا خوارە ئەوەی دەکرد ئەنی هیچ سەیتەرەم لە سەری نما زۆر بە قۆدەوزارە زیینەکە لەیدامەوە فرێدامەوە پێشە خۆی فرێدامە پێشە خۆی کەتە دوو داچی وڵا وەختایە چاوانە هات نۆمێش بە پێیان سەبستە بە لە کوماینەکان دەچمەوە باشە کاکستان وێ ئەزیێتت ناداگە بەرشت داتەوە یان زۆر جار دەڵێن کە سوارەکەی بەرداتەوە ناڕوا بەجێی ناهێنی لەگەری دەبی بالضبط ئەجا من حەزم لێ بە ئاماژەی بە قووەتی ئەسپی بدەم قووەتی ئەسپی قوتەکە لە هیچ حیوانەتێکە نییە تایبەت ئەسب هەمومان دەزانین مەسەرەن هەر سیارێک بە قوت دەرێن ئەوەندە هۆرس پاوەڕێ هۆرس یعنی ئەسب بابرێن ئەجا لۆ سوحبەتیش برادرێکمان دەیگوت کاکە ئەمن دەرەقەتی ئەسپی کو دێم دەبابە لەسەر قوتی ئەسپی دروستکراوی ئەمن کو دەرەقەتی دێم جا قوتەکەی هائلە زائیدەن ئەگەر خوای گەورە مسەخەری نەکرد بالۆ ئینسانی بڕواناکەم بە 20 زەلامی بە 30 زەلامیش ئەسپەک پشت بکرا بەڵام خوای گەورە مسەخەری کردیە ئەوەندەی عەقڵدای تێ ئەگەر لەگەری بە نەرمی بڕۆی بە ئەکادیمی فێری بکەی چۆنت بێ ئاوا فێر دەبی کە ئەسپەکیش فێر بوو بە تەبیعاتت لەگەری لێ ڕادی دەبی لێ بزانی چۆن یعنی دەبتە هاوڕێت بالضبط زۆر دەبتە هاوڕێت یعنی زۆر ئەمن قەناعەت بکە ببوورە دەتناستەوە زۆر بەباشی قەناعەت بکە هەموو جارێک کە دەچینە لای ئەسپەکان کاتی خۆی ئەمن بەسیاری دەچووم پێش بگە مەقاعی ئەسپی بابرێن خانەی ئەسپی دەیحیلاند دەنجی دەدا دەیزانی هاتین دەیزانی ساحیبەکەی هاتیە با بڵێن شتێکت لەگە خۆت بردیە ئایا دەچێکنی خاین دەکەی و دەستەی پێدا دەینی ئەجا ئەمە بڕۆکەک لەگەری هور دەبینەوە لەگە ئەسپی هاان لەبەرەوە هیوایەتمانەوە خۆشمان دەوێ زیاتر احتیمامی پێ دەدەین ئەوانی مەسەر ئەسپیش ئەو شعورەی هەیە ئەو هەستەی هەیە ساحیبەکەی چەندی خۆش دەوێ کۆ لەگەری دەبتە هاوڕێ کاک ئەحمەد سەربوردە شتێکم لۆ بژێرەوە
لەسەر بەربوونەوەی ئەسپیان لەسەر هەر ئەسپی وڵای حەزم کرد ئەوەکەی کاک مستەفای تەواکەم خۆشەکەی لە ئاخیرەکەی بوو ئەمەژەوەکەم هەیە بەربوونەوەی باشم هەیە بای خۆشم ژێرمەوە کاک مستەفا بەربەوە وەڵامیش دیتم مانەکەیوی وا لەگە من دێ بەبێ سواری وەڵامیش ڕانەوەستام لەبەری کە بنی دوو کەروێشتی کە ئاڕم داویت مەستایەوە گوتم ئەو سەلامەتە سەفەرەکی ئەو هات دەرچوون برادران ینی هەر لە خۆمان دەرچوین ماینەکی تازەم کڕی بوو گوتیان سیباقەچی دەکەین زینێکی شم تازە و هات بوو لە دەری زینەکە زۆر شارەزای نەبوومها ئەتۆ ئەگەر ئەو کەرستانەی لەگەرتە لە ئەسپی دەبەستی سەر لەغاوە ئەوی لە دەستە با برێن سەرکەلەیە دەستزرەوە زینە ئەوانە دەبێ هەموو شارەزابی بە توندی و بە مەزبوطی بیبەستی ئەمەژ ئەوڕۆ یەکەم ڕۆژ بلۆم هاتبوو زینەکەم بەستا سیباقێکمان کرد سەری یەکەم سیباقمان کرد ئەوە لەو خۆشی مەسەلان بردنەوە دۆڕان ئەوە نەبر لە بینی خۆمان بوو بەش خۆ گەرمکردنەوە بزەبت هاتینەوە گوتیان سەری دووەمیش دەکەینەوە زینەکەم شل ببوو نەمزانی لەسەر پشتی ئەسپەکە نهات بوومە خوارێ گەنجیش بووینەوە کاتە باز دەکەم لە مێژە سەری دووەم لێمان داوە زینە لە بن سوورا زینیش بسوڕێم سەیتەرەت نامێنێ لەسەر پشتی ئەسپی بەربوومەوە ئەزە خۆشیەکەی لەوەیە کە دەژێڕمەوە کە بەربوومەوە زۆرم مەحاولە کرد بەرنەبمەوە تەسویریش کرا بوو تەسویرەکە لە ئاسنای بەربوونەوەکەی کامرەکەی نا بە خوارێ بە سەری تەماشای بە چای تەماشای کرد بوو کامرەکەی نا بە خوارێ ئەوەندە دەرنەچوو لە بەربوونەوەکەی کە بەربوومەوە کەتمەسەر دەست و ئەوەی خۆم لە ئەوەندەی لە خۆشیەکەی دەژێڕمەوە کە دەڕۆیشتم لە سەعاری دەمگو لۆ ڕاوە ناستم ڕاست زۆر لە سۆپرمانی دەفری وەڵا دەمگو خوایە من لۆ ڕاوە ناستم نا ئەوەندە ڕۆیشتم ئەوەی شێک لە بەفعلی لەسەر پشتی ئەسپی کە تووشی وەزعەکی ئەو هادەبی ئەنی زۆر فکرێ سەری ئەلۆدێ خۆم دەگرم خۆم ناگرمەوە دەستم بەرنەدا ئەو شتانەی هەیە باشە کاک مستەفا بەتەمانە لەگەڵ ڕێکخراوەکەی چیدی بکەن مەسەلەن بەردەوام ئەو مەتالات چیمان هەیە ئێستا ڕێکخراو زۆر بووە ئێستاکە بەرێ بەرێستا ڕێکخراو یعنی هۆکارەکەی چیە حەزی خەڵکە یان لۆ ڕێکخراوەکان زۆر بوونە مەسەلا ئەسپ سواری پەرەی پێدرایە دەزانی جاران یەک ڕێکخراو هەبوو ئێلانێ و پێڕۆ پرۆگرامی و ڕێکخراوە هەیبوو ئەم زۆرم حەز لێ نەبوو ئالانێ میران کاک ئەحمەد زۆر بەدرینە بیان مامەستان هەروەتر کامە و ڕێکخراوەمان دروست کرد زۆر جیاوازیمان هەبوو لە ئەسپ سواری و لە بەرنامە شتەکانمان لەگە ڕێکخراوەکە پێشە خۆمان ئەوانش دەستیان خۆش بووی بەس ئەو پێڕۆ پرۆگرامانە فەرقی هەبوو جواز بوو ئەمە دە کەس 11 کەس بوون ئەسپ سواریمان دەکرد ئەنی بەفعلیش ئەسپ سوارەکەمان بە تەواوی دەکرد لەوانێ مامۆستا متابعی کردبین لۆ ئەسپ سواری ئەگەر لە هەر دە 11مان ئاکیت 6 هەفتەی باشی تێدا بوو مامۆستا وەکو قەدیمیەکان بەدریان بووبی ئەوە سەبەبەکە بۆ زیاد بۆ ڕێکخراوەکان باشم لێ بۆ ئاماژە چ پێ بدەم بۆش بورن من هەندێک لە وەختان دەگرم ئەو ڕێکخراوانەی لە بیدایەتی هەتا لە وەختی مام عەلیوان کە دروست بوون ئەسپ سواری ئەوان هینایانە ئەوڕۆ پاشەوانە کە ڕێکخراو دروست بوو هەموو هەر ڕێکخراوەک ئیشێکی چاچی کردیە بەڵام لەبەرەوەی زیادیشی کرد خەڵکەک زیادی کرد و خەڵکەکیش ئارەزووی هەبوو مەسەڵەن ڕێکخراوی دروستکە ئەو لەوی باشتر کاری کردیە یعنی شتێکی چاک بۆ بەڕێی من لە هەمولایەکی پێمان خۆشە زیاتریش بێ کاک مستەفا چت هەیە بە دوو شەی چت هەیە لە هاوڕێیانی تەمەنت لێرن وانی لێرەنی هاوڕیانی تەمەنم ئەوانە ئێستا مەوجودن و لەگەر ئەوانەی کە لێرەنینا هیوادارم تەمەند درێژ بن تەندروست باش بن ئینشاڵڵا هەر ئەوەندەم لۆیان هەیە کاکسان چت هەیە لە هاوڕێیانی تەمەنت هاوڕێیانی تەمەنم بە کورتی دەڵێم هاوڕێیانی ئەوانی تەمەنەکەم لەگەریان بەسەر بردیە دروست نابنەوە ڕێز احترامم لۆ یەکەیەکیان هەیە چایان ماز دەکەم دەستخۆش میران ئەتو چت هەیە لە هاوڕێیانی تەمەنت ئەمیش هەر لەسەر مۆزوعی تەوەری جەنابەت هاوڕێیانی تەمەن و تایبەت بە بەرنامەکەمان لەسەر ئەسپ سواری تاوان هەموو خۆشەویستانی کە لێرەنا بە واستەی ئەسپی جەماعەتم ناسیە لێ ینی دەرچوون لە گەروانە کە زۆر جار دەمینێنەوە شەوان کاتێک جار خۆش بەسەر دەبین و هیوادارم خۆ عمری هەموو لایشی درێژ بکە و وی جەنابیشت و بتوانانی زیاتر بێکەوە سەفەری خۆش و دەرچوونی زیاتر بکەین ئینشاءڵڵا. مام عەلی چت هەیە لە هاوڕێیانی تەمەنت لە چوە لە باڵ ینی چ قسەچیان پێ دەڵێ بە کورتی وەڵڵاهی ئەمن دەرێم بەس ڕجان لێ دەکەم ئەسپی ناشرن نەکەن جوانە بەس ئەسپی ناشرن ئەسپ و ئەسپ سواری مەدۆڕێنن
کۆبناحە ئەوی نەزانی سواری ئەسپی بی ئەسپە گەلە جوانە ناشێنێ بکە دەست خۆش دەست خۆش سوپاسان دەکەم زۆر بە خێر بێن بەرنامەی جوان و زۆر سپاسی لە ئەرکی کێشانتان بینەرانی ئازیز سوپاسی ئێوەش دەکەین و جاران زۆر بەر لە 100 ساڵ زۆربەی خەڵک ئەسپی هەبوو کەمێک ئۆتۆمبیلیان هەبوو ئێستا زۆربەی خەڵک ئۆتۆمبیلی هەیە و بە ساماندارەکان ئەسپیان هەیە و لە هەردوو حالەتدا دەوڵەمەندی و سامانداری سەخاوەت و دەستکراوە و گیان پاچیە سوپاسان دەکەم.